دیارە دەربەنی خان پێشەوەی کە بچینە سەر بابەتی کانەبەردەکان دەربەنی خان تەنها قەزایە لەسەر ئاستی پارێزگای سلێمانی کە خاوەنی زۆرترین کێشەی ژینگەییە لە پاڵ دوو بەنداوایە لیترێک ئاوی پاکی بۆ خواردنەوە نییە لە چواردەوری قەزاکە کۆمەڵێک کەسارەی بەرد هەیە وە گەچ هەیە کە بەردەوام تەپوتۆز ئەکەن بە قورگی خەڵکە و هەروەها تەنکەرەکانی گواستنەوەی نەوت کە لە ساڵانی ڕابردووە زیاتر لە 45 تەنکەری گواستنەوەی نەوت بە دوێنێەوە کە نوێترینیانە لە قناو قەزای دەربەنی خانە وەرگەڕاوە و نەوتەکەی داغڵ بە ئاوی ژێر زەوی و خاک و هەروەهاوەشی کە سوتاوە ڕەگەزی هەوای پیس کردو و دارستانی لەناو بردووە وەجگە لەمانە چەندین کێشەی دیکەش هەیە کە ئێمە وەکو ڕێکخراوێکی ژینگەیی زیاتر فۆکسمان لە ئێستا لەسەر کانەکانی دەرهێنانی بەردە چونکە لە ناو دڵی دارستانە سروشتێ خۆڕسکەکانە کارەکەن و بوون بە هۆکار بۆ تێکدان و شێواندنی ژینگەی دەربەنی خان بەیاننامەی ناڕەزایی ژینگەیی داوا ئەکەین یەکەم دەست بەجێ مۆڵەتی نایەسایی کانەبەردەکان هەڵبوەشێنرێتەوە و بە هیچ جۆرێک نوێ نەکرێتەوە مۆڵەت بە هیچ کانێکی دەرهێنانی بەرد نەدرێت سێم سەرجەم ئەو خاوەن کانەبەردانەی لە ئێستادا و بە نایەسایی مۆڵەتی کارکردنیان پێدراوە و لە ئێستاشدا پێدراوە و ئەوانەشی لە ڕابردوودا مۆڵەتیان پێدراوە و لە ئێستادا کار ناکەن بە پێی یاسا و ڕێنمایە کارپێکراوە ژینگەیەکان ناچار بکرێن قەرەبووی سەرجەم ئەو زیانە ژینگەیانە بکەنەوە کە گەیاندویانە بە شاخ و ڕووپۆشی ڕۆکی و دارستان و زیندەوەران بە پێچەوانەوە ئەم هەڵمەتی ناڕەزایە فراوانتر دەکەین و چالاکیەکان دەبینە ئاستێکی ترەوە دەزرێژی ژینگەی بۆ شاخ و دارستانە سروشتێ خۆڕسکەکانی باشووری کوردستان بە تیرۆری سەوز دەناسێنین و پێناسەی دەکەین ئەوەی ئەمڕۆ لە ناوچە جیاجیەکانی باشووری کوردستان بەرامبەر چیا و دارستان و ڕۆک و زیندەوەران دەکرێت مەگەر تەنها دوژمنانی دژە ژینگە و کوردستان توانی بێتیان بیکەن ماوەی چەندین ساڵە لە شاخەکانی دەربەنی خان چەندین کانی بەرد وەک دایناسۆر بەربوونەتە گیانی شاخ و درەخت و دارستان و ڕۆک و زیندەوەر و بەردەبۆرەکان خەریکن هەموو شاخ هەڵدەلوشن چەندین جار و بۆ قایمقامە یەک لە دوای یەکەکان نووسرا و ناڕەزایەتیمان پیشان داوە بەڵام نەیانتوانیوە هەڵلوشینی شاخەکان ڕابگرن وەک ئەوەی شاخەکان موڵکی گشتی نەبن بە پێی یاسای پاراستنی دارستان و یاسای پاراستن و چاکردنی ژینگە کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە کانەکانی دەرهێنانی بەرد بۆیان نییە لە ناوچەیە کار بکەن کە دارستان بێت بەڵام لێرە و لە ناو دڵی دارستاندا کار دەکەن ئێمە لە ڕێکخراوی سروشتی کوردستان قایمقامی قەزای دەربەنی خان بە بەرپرسی یەکەم دەزانین لە دۆسەی کانەبەردەکان و تێکدان و شێواندنی ژینگەی دەربەندی خان بۆچی؟ چونکە کاتێک کەسێک دەوێت مۆڵەت بۆ کان وەربگرێت یان مۆڵەتی ساڵانە نوێ بکاتەوە یەکەم بەرپرسکە نووسراوەکەی ئاراستە دەکات قایمقامە ئەو دەتوانێت داواکاریەکە ڕابگرێ سەرۆکی لیژنەی پێدانی مۆڵەت بەکانەکان و بەکانەکان ئەو دەسەڵاتی هەیە وەکانەکان لە سنووری دەسەڵاتی ئیداری ئەودایە ئەو دەتوانێت ڕێکاری یاسایی بگرێتە بەر بەڵام بۆچی ئەم دەسەڵاتانەی خۆی بەکار نەهێناوە و ڕێگەی داوە سروشتی شاخەکان بەو جۆرە دەزرێژی بکرێتە سەر ئەمە بۆ ڕای گشتی بەجێ دەهێڵین خۆزگایە لێرە حکومەت هەبوایە نەک دەسەڵاتیش حیزبەکانن واقعی باشووری کوردستان وایە هەر بۆیە پێویستە بزوتنەوەی گۆڕان خاوەندارەتی لە قایمقامەکەیان بکەن و ناچاری بکەن کار بە یاسا و ڕێنمایە ژینگە کارپێکراوەکان بکاو پێوەی پابند بێت و لە بەرەی گەل و ژینگە دۆستان بێ نەک سەرمایەداری و دژە ژینگە داوای پشتوێنەی سەوزایی و چاندنی هەزاران درەختمان لە قایمقام نەکردووە کە دەزانین پێی ناکرێت کاتێک ئەمەد پێ ناکرێت تەنها و تەنها با لە سایەی دەسەڵات و پلە پۆستی جەنابتە دارستان و شاخەکان تەختی زەوی نەکرێن چونکە مێژوو ڕەحم بە کەس ناکات من ئەمەوێ لێرە چەند ڕوونکردنەوەیەک بدەم خاڵی یەکەمیانەوەیە کە ئەو کانەبەردانی کە ئیشەکەن زۆر جارەڵێن ئێمە لە ناو دارستانە ئیش ناکەین بەڵام ئێوە بە چاوی کامێراکانی خۆتان نەتوانن بیبینن کە چیان بە شاخەکانی ئێرە کردووە و لە پشتی ئێمەشەوە چیان بە شاخی گوڵان و بەشی پشتەوەی شاخی گوڵان کردووە و زۆر جار ئەوان ڕاستەخۆ دەست بۆ درەختەکە نابن بەڵام بنکەنی شاخەکە کەنەکەن و ڕاستەخۆ کە هەرەسێنێ هەرەسی وا هەبووە 50 بۆ 6 درەخت هێنراوەتە خوارەوە و بە پێوە بە دوواداچوونەی کە ئێمە ڕێکخراوەکەمان کردومانە
بە نمونە داهاتی گشتی یەک مانگی یەک کانی بەرد نزیک ئەبێتەوە لە 40 ملیۆن دینار. هەموو خەرجەکانی ئەگەر لێ دەربکەی بە پارەی کرێکار و هەموویەوە 10 ملیۆن دەڕوا 30 ملیۆن دیناری بۆ مێنێتەوە. لە تەواوی هەموو ساڵەکەوەی کە ئێمە بە دوواداچوونمان کردووە تەنها 2 ملیۆن دینار وەکو باج ئەدەن بە حکومەت. باشە خاوەنکانێکی بەرد ئەو هەموو پارەیە ئایا بە تاقی تەنیا ئەیخوات؟ ئەمە پرسیارە یاخود شەریکی هەیە و ئەگەر هەیەتی شەریکەکانی کێن؟ و عەرەب هەیە لێرە خاوەنی کانی بەردە بۆ ئەبێ عەرەبێک لەو دوورەوە بێت سروشت و ژینگەکەی ئێمە تێک بداتەوە بیشێوێنێت. کێ لەمە بەرپرسە؟ و هەروەها لە ماوەکانی ڕابردووە ئەشکەوتی کونەبا تەبعەن کە دەڵێن دەربەنی خان واتە ئەشکەوتی کونەبا و تونی بابا. ئەشکەوتی کونەبایەکێکە لە ناوچە هەرە سەرنج ڕاکێشەکان. ئەگەر دەسەڵاتێکی دادپەروەر ئەگەر دەسەڵاتێک هەبوایە لەم باشوورە کە حکمی میلەتی جێبەجێ بکردایە ئەبوو ئەشکەوتی کونەبای بکردایە بە یەکێک لەو شوێنانەی کە ساڵانە بە هەزاران گەشتیان ڕووی تێ بکات بۆ بینینی ئەو دیمەنە جوانانە. بەڵام لەسەر دڵی ئەو ئەشکەوتە لە ماوەکانی ڕابردوو کانی بەردە بۆ ئیشی کردووە و لە ئێستاشتا کانی بەرد ئیش هەکات. ئێمە تیمی جیۆلۆجیمان بردووەتەوە شوێنە ئەوان لە راپۆرتەکەی خۆیانە بۆ ئێمە ئاماژەیان بەوە کردووە کە هۆکاری هەرەسێنانی ئەو ئەشکەوتە کە لە ناوە ئێستا هەرەسیە ناوە لە ساڵانی ڕابردووە ئەگەڕێتەوە بۆ کارکردنی بەردەوامی کانەکانی دەرهێنانی بەرد بۆ چکەوان دقاق ئیش پێکەن. زۆر جار هەیە لێرە لە دەربەنی خان بە تایبەت لە بەیانیانە ئەتوانین گوێمان لە سەڵی دقاقەکان بێت کە چەندێکی چیاگە لە دەربەنی خانەوە دوورە. و هەروەها تونی بابا هەیە کە لەوێش بە هەمان شێوە کانی بەرد هەیە کە لە کاتێکاوێ بە شێوەیەکی سروشتی هەڵکەوتەیەکی تەواو سەرنج ڕاکێشی هەیە و ساڵانە بە دەیان گروپی گەشتیار و بە دەیان گروپی شاخەوانی ڕوو لەو شوێناکەن. بەڵام کانەکانی دەرهێنانی بەر لە پێناو کەڵەکەکردنی سەرمایە و لە پێناو قازانجی باخەڵی کۆمەڵی خەڵک دەستیان کردووە بە تێکدان و هەڵوشینی ئەوێش. و هەروەها ئاماژە بەوە بکەم هەندێک ئەڵێن بۆ نمونە گوندەکان ئەکرێت ئەو کانە بەردە کە بڕەپارەیەکی وای دەسەکەوێت مانگانە چەند سەد دینارێکیش بۆ نمونە بدا بە ئەنجومەنی گوندەکە و ئەنجومەنی گوندەکەش بۆ نمونە بۆ گوندەکە خەرجی بکاتەوە. بەڵام ئێمە پرسیاری جدی لە خەڵکی دەربەنی خان و لە دانیشتوانی ئەو گوندانە شەکەین کە تەنها چەند گوندێکی کەمن ئایا پارێزگاریکردن لە داهاتووی نەوەکانتان پارێزگاریکردن لە ژیانی دارستانەکان ئەرکێکی ئەخلاقی و ئاینی و نیشتیمانی و ئینسانی و یاساییە یانەوەی کە لە پێناو چەند سەد هەزار دینارێکە ئێوە چاوپۆشی بکەن لەو دەزرێژانەی کە ئەکرێتە سەر سروشتەکەمان. و لە ڕابردووشا کانەکانی دەرهێنانی بەرد لە شوێنی جیاوازە ئیشان کردووە بۆ نمونە گوندی فەقێجنە. خەڵکی بە هەڵوێستی ئەو گوندە ناڕەزاییان دەربڕی و فشاریان دروست کرد بۆ ئەو کانانە لەوێ دوور بکەونەوە چکە قوبوڵیان نەکرد کە ژینگە و سروشتەکان تێک بدرێت. بەڵام دوای ئەوە لەوێ گوازرێنەوە خرێنە ناو دڵی دارستانەکانەوە و لەو شوێنە کارەکەن. و هەروەها لێرە نووسراوەکان هەیە بۆ زانیاری و ئاگاداری ئێوە بەڕێز وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و بەڕێز بەڕێوبەرایەتی گشتی دارستان و پاوانی سلێمانی لیژنەی پەیوەندیداریان پێکێناوە بۆ لێکۆڵینەوە لەم بابەتە و ئێمە چاوەڕێ ئەوەکەین بە زووترین کات ئەنجامی ئەو لیژنەیە ڕابگەێنرێ و ئەوەشی کە ئێمە زانیاریمان هەبێت ئەو لیژنەیە گەیشتون بە کۆمەڵێک ئەنجام کە بۆ ئێمە دڵخۆشکەرن لە ڕاستیە. و هەروەها ئەمێ ئاماژە بەوە بکەم لە 6/5/2024 بەڕێز جەنابی قایمقام لیژنەیەک پێکەهێنن قایمقامێت بۆی بچنە سەر کانە بەردەکان دواتر دێن پۆستێکەکەن و ئەوە بانگەواز دەکرێت کە جەنابی قایمقام بڕیاری داوە بە ڕاگررتنی ئەو کانانە. بەڵام ئێمە بەڵگەمان هەیە کە ئەو کانە بەردانە بە هیچ جۆرێک ڕانەگیراون لەو کاتێک کە ئەوڵێ ڕاگیراوە ئەو کانە بەردە ئیشی کردووە بۆ ئەمەش تۆمارمان هەیە. و دواتر لە دوای ئەو چالاکیە بەرفراوانەی کە ئێمە لە ماوەکانی ڕابردوو ئەنجاممانە و ڕۆژی پێنجشەمە دواوێک ئێمەم چالاکێشمان ڕاگەیان بە بڕیاری بەڕێز دادگای دەربەنی خان کە قایمقامەڵێ بە بڕیاری من بووە دوێنێ لە پۆستەکەی وەکو وەڵامێک بۆ ئێمە واڵێت بە بڕیاری بەڕێز دادگای لێکۆڵینەوەی دەربەنی خان و لەلایەن پۆلیسی دارستان و ژینگەوە سەرجەم کانە بەردەکان لە ناو دەربەنی خانە ڕاگیراون کە ژمارەیان 5 کانی بەردە و ئەمە ماوەتەوە وەکو کەیسێک لە ناو دادگا و هەروەها بۆ لایەنە پەیوەندیدارەکانی جێ هەڵراوە و داوای نوێنەری یاسایی فەرمانگەی ژینگە کراوە و بۆیە ئێمە تەکید لەوەکەینەوە کە ئەبێت دادگا یاسای پاراستنی ژینگە جێبەجێ بکات یاسای پاراستنی دارستان جێبەجێ بکات. لە کۆتاییە دووپاتی ئەو وتەیە دەکەینەوە کە دەڵێت دواهەمین درەختت بڕیەوە تێدەگەیت پارە ناخورێت. پارەیان سەرمایە بۆ چەند خێزان و دەستە بژێرێکی خاوەنکانەکانن
بەڵام دارستان و درەختەکان لە باپیرانمانەوە هەن و بۆ نەوەکانی داهاتوومانن. درەخت و دارستان نەبێ ژیان نابێت، بۆیە داوا لە دانیشتوانی گوندەکان و بە تایبەت دانیشتوانی دەربەندیخان دەکەین پارێزگاری لە ئامانەتی باو باپیرانیان بکەن لە پێنا و مانەوەیان لە ژیان بۆ ئەوەی بتوانین ڕێژەی شێرپەنجەش کەم بکەینەوە پێویستیمان بە پاراستنی ژینگە هەیە. جماعتی تاوانکانوش لو بێزار نابێ